بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە بەڕێز مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر لە ستودیۆ میوانمانە گفتوگوی زیاترەکەین پێکەوە. بەڕێز مەسعود کاڕەش بەخێر بێن. زۆر سپاس بۆ دەرفەتە. سپاس بەخێر بێن. لیژنەکە دەستی بە کارەکانی کردووە یاخود ناچووکە لەم ڕۆژانە من دەنگۆیان و بیست گوایە و لیژنانە هەندێک لیژنەی پارێزگایان حکوومەت گەڕانێکیان بەنێو پرۆژەکانی نیشتە جێبوون کردووە. تەنها 2 پرۆژە لە هەولێر گوایە سەیفتی بووە پارێزراو بووە. لیژنەکە کاری کردو تا ئێستا یاخود نا. جارێ سپاس بەڕاستی ئەگەر بڵێن جارێت تعریفێکی بوومە لەرزە بکەین چییە؟ طبعا بوومە لەرزە ظاهرێکی سروشتیە معارەزە ڕوو بداتن لە زۆر شوێنان هەندێک شوێن هەیە یعنی زیاتر معارەزە تێدا ئەوش بەجێرێ ئەو هێڵانەی یاخود ئەو پلێتانەی زەوی دابەش کراوە پلێتەکانی زەوی هەوڕۆژ لە سمینارەکە مامۆستایان بەڕێز باشیان ڕوون کردەوە بۆ تیمی ئەندازیارەکان چەند پلێتێکەیە لە جیهاندا ئەو پلێتانەی کە لێمە نزیکن بۆنمونە پلێتی تورکی پێ دەڵێن یاخود پلێتی عەرەبی پێ دەڵێن پلێتی فارسی پێ دەڵێن پلێتی هیندی پێ دەڵێن ئەو پلێتانە کەوتونە نێوان دوو زۆنەوە بەداخەوە ڕەنگە کوردستانی خۆمان لە پلێتی فارسی نێزیکە هەروها لە پلێتی تورکیش نێزیکە ناوچە سنوورەکانی کوردستان بڵێ ئەوەی لە ئێران ئەم ساڵە ڕوویدا فعلەن زەرەر و زیانێکی زۆری بە خەڵک گەیان ئەم ساڵش لە تورکیا کە ڕوویدا دیسان لە مەنتقە کوردیەکان و مەنتقەکانی خۆمان زەرەر و زیانێکی زۆر ڕوویدا بەڵام تەئسیرەکەشی لۆمەش وەکو کوردستان هەبوو تەسووری هەبوو ئەم پلێتانە کاتێک کە لێک نزیک دەبنەوە طبعا کێشە دروست دەکەن هەروە کاتێک کە لێکی دوور دەکەنەوە بە هەمان شێوە کێشە دروست دەکەن بینە سەر پرسیارەکەی جەنابەت طبعا پاش ئەوەی ئەو کارە ساتانەی کە ڕوویدا لە تورکیا و لە سووریا و لە کوردستانی باکوور و هەروە لە کوردستانی ڕۆژئاوا بۆ ئێمەش دەرفەتێک بوو یعنی با بزانین ئایا ئەو باڵەخانانەی کە لە شاری هەولێر دروست کراوە لە چ بابەتێکن طبعا ئەگەر بینە سەر شاری هەولێر ڕەک بە دووادا بچینەوە شاری هەولێر لە قەدیمدا ڕەنگە بیناوانەمە نەبوو یعنی تەمەشا بکەیت لە ساڵی حتا پاش 96 هەندێک ئەو بینایانە دەستی پێکرد یعنی ئەگەر بێنەوە سەر بڕک بگەڕێنە دواوە لە ناو شاری هەولێر سەرەتا بینایی جەلیخاتیان پێدەگۆ کە ئۆرزیان پێدەگۆ چەند تابقێک بوو لە مستەوای قەڵات بۆ هەروە دوای شیراتۆنیش دروستکرا بەڵام پاش ساڵی 2004 و 5 و 6 ئەوانە قەفزەی نەوعی دروست بوو ناو شاری هەولێر و لە دەرەوەی شاری هەولێر یعنی ئێستا تەمەشا بکەین بەسەتان عمارە دروست کراوە ڕەنگە هەتا 20 تابقی و زیاتر و 25 تابقیشەنە تاسیشی تێپەڕاند لەبەر ئەوە پاش ئەوەی ئەو کارە ساتانە کە ڕوویاندا ئێمە وەکو پارێزگای هەولێر پێمان باش بزانین ئایا ئەو عیمارە یاخود ئەو باڵەخانانی کە دروست کراوە ئایا بەجێرەی کوالیتیەکە یاخود بەجێرەی ستاندەراتی جیهانیە یاخود نا بۆ ئەم وەستە ئێمە 2 لیژنەمان دروست کرد ئەو لیژنانەش پێ کاتینە لەلایەنی پرۆفیشنەڵی پەیوەندیدار بۆ نمونە لە بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی هەولێر کە ئەوان زیاتر ئەو باڵەخانانە دروستکرانە لایوانەوە هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبان و خانوبەرەی هەولێر ئەوانش بابەتێکن لێتە و هەروەها پارێزگای هەولێریش کۆمەڵی هەندێک ئەندازیاری تێدا هەربژان ئەوی لە بوارە ئیشیان کردیا واتە لە بواری تەسمیمەکە یاخود لە بواری چێکردنی تەسمیمەکەی چەند من دەوراتیان دیتیا ماجستێر و شەهادی بەرزیان هەیە لەو بابەتانە دکتۆرایان هەیە بۆ ئەوەی بتوان فعلا تەقیمی ئەو بابەتانە بکەن طبعا لیژنەکە ئەمە گوتمە با بکەینە 2 لیژنە چونکە بە 1 لیژنە ناکرێتن فعلا شتێکیش گەلە زۆرە لیژنەی یەکەمیان ئەوە بدامان بکەوتە ناو ئەو باڵەخانەی کە کەوتونەتە ناو پشتێنێ سەوز هی دووەمیان ئەوەیە پشتێنێ سەوزی هەولێر کە باسی لێوە دەکەن پشتێنێ سەوز نزیکەی لە چەقی پارێزگای هەولێر هەتا نزیکەی 12 کیلۆمەترێک دوورە دیارە پشتێنێ سەوزی هەولێر یعنی وەکو بڵێ هەروە ناوەکە ڕۆیشتە لە ناو سەوز هەولێرە یعنی وەکو بڵێ مەساحەیەکە بەزێ هێدراوە درێژیەکەی نزیکەی 2 کیلۆمەترە یان پانیەکەی عەفو لە چاردەورەی شاری هەولێر ئەو مستەقبەل ئینشاء الله دەرفەت هەبێتن ئەوە هەمووی دەکرێتە یعنی لە بابەتەکە دەرنەچین دەکرێتە پشتینێکی سەوزایی بۆ شاری هەولێر هەم لۆ ژینگە و هەم لۆ ئەو تۆز و باو ئەوانە ئیستیفادە دەبێتن لیژنەی دووەمیان ئەوە بۆ دەرەوەیە حتما لیژنەکە دەست بەکاربوونە دەست بەکاربوونە نزیکەی 3 ڕۆژە 4 ڕۆژە دەست بەکاربوونە جاری یەکەم جار دەستیان کردیە بە چێکردنی ئەو باڵەخانانی کە بە تەلەفۆن بۆ من هاتووە یعنی بۆ نمونە
هاوڵاتیان تەلەفۆن دەکەن دەرێ من هاوڵاتی توانێت پێنجیتان پێ و کا بڵێ من لەم باڵەخانەیە من باڵەخانە زیانی بەرکەوتوێ دەتان لێسەر پارێزگای هەولێر یاخود لە ڕێگای تەلەفۆنەکانی لیژنەکان یاخود لە تەلەفۆنەی پارێزگا لە هەر لێ وەسیلەکەوی بۆمان بگوێت لە ڕێگەی قامیت ئێمە دەتوانین ینی بچین ئەو لیژنە ئاگادار بکەین و سەردان بکاتن طبعا ئەو لیژنانەش وەکو بڵێن یەکەم جار کە دەچن تەنها چێکێکی فیزیاوی دەکەن یعنی عمارەکە ڕەنگە یەکە کۆمنتێکی نووسیا یان شتێکی نووسیا تەماشا دەکە ئایا لە ڕووی فیزیایەوە ئەو عمارە ئایا زەرەر و زیانی هەیە یان نە یعنی تەماشای بیمەکان دەکەن تەماشای پۆنتان دەکەن ئایا تەقیە نەتەقیە یعنی وەکو بڵێ تا ئێستا تەماشا کراون چەند باڵەخانەن چەندیان بێکێشە بوون ئێستا لیژنەکەشتان راپۆرتی یەکەمیان نەنووسیە بەس بەسەردار زیاتر لە ئەوەی بزانم زیاتر لە 8 عمارە 8 باڵ یاخود 8 شار شارێکی جێبوونەکان چونە سەردانیان کردیا بەڵام راپۆرتیان لەسەر نەنووسیە بابچێت شێوەی ئیشکردنەکەشیان چۆنە یەکەمیان بەس بە چاو تەماشا دەکەن بەڵام هی دووەمیان لەگەر ئەو شارە ئستثماریە یاخود خاوەنی ئەو شارە ئستثماری یاخود بەرپرسانی ئەو شارە ئستثماریە طبعا تو باڵەخانە دەکە دەبی کۆمەڵی دوکومنت هەبیتن لە پێشی دروستکردنی بینایەکە ینی فحوساتی توربەیە ئایا دیزاینەکەیە ستاندەراتە ئەو ئەولیاتیانیان لێ داوا دەکەن ئایا ئەو ئەولیاتیانەیە کە لێ داوا کردیە زمنی ئەو ستاندەراتەیە کە لۆ دروستکردنی باڵەخانەیە یان ئەوە هەنگاوی یەکەمە یعنی تەماشا دەکەن ئایا ئەو باڵەخانە کە دروست کراوە ئەو فحوساتانەی کردووە نەیکردووە ئەوە ینی زۆر گرنگە طبعا ئەگەر ئەو فحوساتانەی کردبیتن و لەلایەکی ڕێگە پێدراو نووسینگەیەکی ئەندازیاریە یاخود لایەنێکی حکومیە ئەگەر ئەو فحوسانە چێک کرابیتەوە طبعا ئەوە حتمما کێشەی نابی کە ئەوراق ڕەنگە زۆر لە شارەکان ئەوراقەکانیان هەیە بۆ نمونە ئەو هەموو فحوساتە و ستاندەرانەیان کردی بەڵام جێیەکیتر هەیە ئەو فحوسانە هەیە بەڵام ئایا بەڕێو شوێنی یاخود بە جۆرەی ئەو فحوسانە بنیاندرا یان نا ئەمەش قاڵێکی ترە لێکۆڵینەوەی لەگە دەکرێت یعنی بۆ نمونە خوانە خاستە ئەگەر ئەو فحوسانەی هەموو هەبوو ستاندەراتەکانی بە ئەوراق هەموو هەبوو لەناو دیزاینەکەی دوکمنت دیزاینەکەی بەڵام دیتیان لە شوێنێک خەلەلێکەیە ئەوە وەکو جێبەجێ نەکردووە طبعا ئەوە بابەتێکە باسی لێ دەکرێتن هەندێک لاینتر ئایا وەکو جەنابەت ئاماژەیت پێکرد هەیتی یانی ئەم تەسەوڕ ناکەم کەس توانی بیتن بینایی دروست بکاتن بێ ئەوەی مۆڵەتی ئستثماری هەبی یاخود مۆڵەتی گەشە پێدانی هەبی یاخود مۆڵەتی جیهاتێکی پێوانی ڕەنگە دواتر لە جێبەجێکردنەکەیە گەندەڵێکی کردبێت ئەو لیژنە چۆن دەکە وەکو ئاماژەم پێکرد خۆم ئەو نقطەم ڕوژان لێورکانە باسی لێوە دەکەن ئەگەر بەجێرەوە لەو هەستە ئەو زەمین لەرزینەی کە ڕوویدا ڕەنگە تەسیرێکی وای بۆ منەبوو چونکە مەسافەکە لێمە لەگەر ئەو شوێنانەیە کە لە چەقی بوو مەرزەکەیدا مەسافەیەکی دوور بوو بەڵام لەگەر ئەوەشدا ئەو دوکمنتانە حتمما دەبی لە لایەنی ڕسمی ئەفرۆف کرابن هەروەها لایەنێکی ڕسمیش هەیە ئیشراف دەکاتن لەسەریان بۆ من ئەگەر ئێمە بێنین باسی یەک لە شارەکان بکەین ئەو شارانە کە مۆڵەتی دروستکردنی وەرگرتیا لایەنە فەرمیەکە چیە وەریگرتیا لە ئستثمار وەریگرتیا ڕوبەرهێنان کۆمەڵێک ئەندازیارەکانی وەبەرهێنان یاخود نووسینگەیەکی هەندەسیان بەکرێگرتیە بۆ ئەوی ئیشراف بکاتن لەسەری ئەمان راپۆرتی خۆشیان دەنووسن بەڵام ئەگەر ئەو راپۆرتانە نەبوو یاخود خوانە خاستە خەلەلێکە بوو لە کە بەچاو بینیان یاخود ئەو ئەوراقانەیان نەبوو حتمما ئەو لیژنە راپۆرتی خۆی دەنووسی دەداتە پارێزگای هەولێر ئێمەش وەکو پێویست کاردانەوەی لەگەر دەکرێتن چی باش بیتن بۆ هاوڵاتیان حتمما ئەوانە جێبەجێ دەکرێت لەبارەی پشکنین و گرنگی و بەهێزی و تۆکمەی باڵەخانەکان باستەوە کرد کە پشکنینەکان بۆی بزان تا چەند گونجاو تا چەند گونجاو نییە پێشتر ئەمە کراوە پێش دروستکردنی باڵەخانەکە تاکە تا تۆن باڵەخانەیە دروستەکەی شوێنەکەی تا چەند گونجاوە پێداویستەکانی چەند گونجاوە ئەمە ناوچەیەکی ڕەنگە بۆ مەلەرزە کاریگەریەکانی بگاتە لامان پێشتر لەگەڵیتان ئەم باسانە لەگەڵم کەسانە کراوە یان ئێستایکەن نانە حتمما کە باڵەخانە دروست دەکرێت نەکەر باڵەخانە هەر بینایەکی دروست دەکرێتون یاخود هەر شتێک دروست دەکرێت حتمما دەبێت ئەو دوکمنتانەی کە پێویستە بۆ دروستکردنی ئەو باڵەخانە هەمووی پێشکەش کرابێ هەمووی ئەپروف کرابێ و لایەنێکی ڕادست پێدرێ بۆ ئەوەی ئیشراف بکاتن لەسەر جێبەجێکردنی ئەو ستاندەر و ئەو ئەوراق و ئەوانەی کە پێویستە لە دروستکردنی باڵەخانە یعنی بە تەسەوری ما ئەمە تەسەور ناکەین هیچ باڵەخانەیەک هەبیتن لە ناو شاری هەولێر یاخود لە دەرەوەی شاری هەولێر کە باڵەخانە باز دەکەم ئەو عیمارە گەورەکانەیە قەزم باسی لێ دەکەم ئەو ڕەنگە لە سێ تابق و هەتا گەورەتریش
ئەوانە هەر کەسێک لە خۆیەوە بەبێ ئەوەی ئەوراقی هەبی بەبێ ئەوەی ڕێپێدانی هەبیتن چوبی دەستی بە دروستکردن کەبیتن حتمما لایەنێکە بووە دیزاینەکەی ئەپروف دروست کردیا دیزاینەکەی دانا لایەنیشتر ئەپروفی کردیا لایەنیشتر هێز سەرپەرشتیاری جێبەجێکردنەکەی بووە بیرتان لەوە کردوتەوە یاخود ئامادەن بڕیارێ بدەن لەو بارەیەوە کە باڵەخانەی زۆر بەرز دروست نەکرێت بۆ پێی ئێستا هەندێک باڵەخانە هەیە لە هەولێر پێم وایە بێت لە عێراقا بەرزترین باڵەخانن نزیکی 35 تا 40 قاتیش پێم وایە بێ هەیە ئێستا لە تورکیا بە پێیان لەسەر هێڵی بۆ مەلەرزەن ئەمڕۆ ئەردوان ڕایگەیاند ڕەگە نادین باڵەخانە دروست بکرێت لە 3 تابق تا 4 تابق زیاتر بێت بۆ پێیکەوان لەسەر هێڵی بۆ مەلەرزەن لێرە بیر لە شتێکی وەهاکەنەوە یان بە پێی ستانداردێکی باش دروست بکرێت ڕەگە پێدان هەیە بەڕای من وەلەو ئەوە دەبینێتەوە سەر ئینسانی مختص بێن لەسەر ئەو مامۆستایە جامیعانە ئەوانە کە ئەتوو کە باڵەخانە دروست دەکەی حتمما چەند ستاندەرێکەیە بۆ نمونە یعنی وەکو نمونە بینەوە ئەو باڵەخانەی بۆ نمونە بۆ دائیرەی حریق دروست دەکرێت یاخود بۆ شورتە دروست دەکرێت یاخود بۆ خۆستەخانە دروست دەکرێت نەخۆشخانە ئەو ستاندەرانی کە دروست دەکرێت جیاوازە لەگەر باڵەخانەیەکی تر چونکە خوا نەخواستە ئەگەر بوومەلەرزەی ڕوویدا ئەتوو دەبی ئەوانە تەبی بۆ نمونە کە خەڵکت بریندار دەبی بچێتە نەخۆشخانە ئێکە نەخۆشخانەکە دەبی ستاندەرێکی وا یعنی وەکو برێ لە ئۆڤەر کوالیتی یاخود پێ دەرێن گۆلد پلیتینگ یعنی با شتێکی وا دروستکرا بیتن ئەو لە بوومەلەرزەی گەورەش ئەرزێتی پێ نەگاتن دەبێتەوە بۆ خزمەتکردنی خەڵک دەبینێتەوە لەبەر ئەوە بەڕای من ئەو سوالە ببینێتەوە لۆ ئینسانی لەو بوارەتەوە دەکەم بەس بەڕای ما یعنی ئەگەر ئەتوو ئەو ستاندەرانەی هەیە یاخود ئەو دوکمنتانە هەیە یاخود ئەو ڕاقانەی بەجێری ئەو ستاندەراتەی ئەو دیزاینی کە بۆی کرایە ئەگەر جێبەجێ بکرێتن سەوری ما گرفت نابێت زۆر بە کورتی وەڵام بێتەوە سوپاس دەکەم باس لە دانانی کۆدێکە کرێت بۆ باڵەخانەوەک و خانوەکان کە دواتر لە درێتە هاوڵاتیان ئەم کۆدە چی و چۆنە ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە سوپاس ئەو بەیانی بە هەر مناسبە ڕەنگە لە وەزارەتی ئاوادانکردنەوەش کۆنفرانسێک دەکاتن ئەمڕۆ ئەو بابەتە باس کرا یعنی زۆر جار ئەمە تەماشا دەکەین کۆدی عراقی هەیە یاخود کۆدی فلان هەیە کۆدی فلان هەیە کۆدی ئەمریکی هەیە بەس ئایا ئەو کۆدا لەسەر زەیمە لەسەر کوردستان دادەنیشی یا نانیشی یعنی یەکێک لە ڕایەکانەوەیە بۆ ئەمەش کورد کۆدێکمان نەبی یا کوردستان کۆدێکمان نەبی لەسەر ئەو کۆدە بڕۆین و دەتوانین ئەو زیاتر خاڵی ئەوەی پێویستە بە کوردستان یعنی خاڵی گرنگتری بۆ خۆمان وەکو کورد ئێمە بخێنایی یعنی بۆ نەکوالیتەکەی زیاتر بەرز بکەینەوە بتانین بۆ من لە ئەنجامی لە کاتی دروستکردنی باڵەخانە ئەو دەرهاوشتە یاخود ئەو شتانەی زیاتر پێویستە بۆ باڵخانە دروستکرد بخێنەناوی طبعا ئەو کۆدا یعنی بەڕای من ئێستا باسی کۆدی عربی یاخود کۆدی عراقی یاخود کۆدی ئەمریکی کۆدێکی فعلا دەبێتە ئەنجازێک بۆ کورد بەڵێ بەڕێز مەسعود کاڕۆژ شەگری پارێزگاری هەولێر لە ستودیۆ ئامادە بوویت سوپاس بۆ ئامادەبوون و شرۆفەکانتان بەخێرات دەستان خۆش سوپاس